إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهديه الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، لە دوای مردنمان دوو ژیان چاوەڕێی خەڵکییە، بۆیە لە دنیادا دەبێ ئەم دوو ژیانە یەکێکیان هەڵبژێری پێش ئەوەی بمریت. ئەوە نەبێت دوای بڕۆیتە ئەو ژیانە و دووبارە بگەڕێیتەوە بڕیاری کۆتایی خۆت بدەیت. ئەبێ ئەمڕۆ بڕیاری کۆتایی خۆت بدەیت. ژیانی بەهەشتت دەوێت یا ژیانی دۆزەخ؟ ئەهلی بەهەشت خوای گەورە بە خەڵکی بەهەشتمان قبول کات. ئامین. لەگەڵ ئەوەدا لە هەموو ناز و نیعمەتیەکان خوای گەورە دەفەرمێ هەل ڕەضیتم ئەلا ئوعطیکم ئەفضل من ذلك. ئەی ئەهلی بەهەشت، ئایا بەو ناز و نیعمەتانەی کە پێتانم بەخشی و ڕازین؟ و ئایا زیاترتان پێ ببەخشم و لەم ناز و نیعمەتانە باشترتان پێ ببەخشم کە بینینی خوای گەورەیە، کە ڕەزامەندی خوای گەورەیە؟ ئەوە بە ئەهلی بەهەشت دەفەرمێ. هەرچی ناز و نیعمەتێ بەسەریانە ڕەژاندوویەتی لە کۆشک و تەلاری ئاڵتون و زیودان، بێ مشکیلە، بێ خەفەت، بێ هیچ مشکیلەیەک، هیچ ناڕەحەتیەک، هیچ نەخۆشیەک لەگەڵەوەشە ئایا دەفەرمێ شتی زیاتریشتان پێ ببەخشم؟ بەڵام لە بەرامبەردا بە ئەهلی دۆزەخ دەفەرمێ کاتێ دەڵێن ئەی پەروەردگار، دەرمان کە لە دۆزەخ، بمان مرێنە، یەک ڕۆژی عەزابمان لەسەر سووک بکە. خوای گەورە دەفەرمێ ئیخسەئوا فیها ولا تکەلیمون. یەک قسە نەکەن و بێدەنگ بن، قسە نەکەن. سەیری ئەو ڕێزەی ئەهلی بەهەشت کە، سەیری ئەو کەسانش کە لە دنیادا ڕێزی فەرمانی خوایان نەگرت، خوا دەفەرمێ بێدەنگ بن، یەک قسە نەکەن، هەر وەڵامتان نادرێتەوە. جا بۆیە کامیان هەڵدەبژێری؟ ئەو کەسانی کە لە دنیادا نوێژیان کردو و بەردەوامن هەتا مردن نوێژ دەکەن، ئەوانە کەسانێکن خوا ڕێزیان لێ دەگرێ، چونکە لە دنیادا بڕیاری ئەوەیان داوە حەزیان لە بەهەشتە و نوێژ دەکەن. خوای گەورە دەفەرمێ والذین هم على صلاتهم يحافظون. ئەهلی بەهەشت یەکێک لە سیفەتەکانیان ئەوەیە لە نوێژکردن بەردەوامن، پارێزگاری لە نوێژەکانیان دەکەن، چونکە ئەهلی بەهەشت ئەبێن نوێژ بکەن. بەڵام خوای گەورە دەفەرمێ ئولائیکە فی جەنات مکرەمون. ئەوانەی کە لە دنیادا نوێژکەر بوون و نوێژ خوێن بوون، ئەوانە لە بەهەشتا مکرەمن، واتە ڕێزیان لێ دەگیرێ، ڕێز و حرمەتی تایبەتیان لێ دەگیرێ، چونکە لە دنیادا نوێژیان کرد. بەرووبوومی نوێژەکەیان بەهەشت و ڕەزامەندی خوایە، بەرووبوومی نوێژەکەیان ڕێز و حرمەتێکە کە خوا لێیان دەگرێ. مکرەمون، ئەوانە بەڕێزن، ڕێزیان لێ دەگیرێ. ئەی ئەهلی دۆزەخ، ئەوانەی کە لە دنیادا نوێژیان نەکرد چییە؟ حکمیان چییە؟ ئەوەی کە لە دنیادا نوێژی کرد بڕیاری دا حەزی لە بەهەشتە، ئەوەشی کە نوێژ ناکە هەر لە دنیادا بڕیاری داوە حەزی لە دۆزەخە ئەگەر لەسەری بمرێ و تۆبە نەکات. خوای گەورە دەفەرمێ ئەفەرمێ وما ئەدراکە ما سەقەر لا تبقي ولا تذر لواحة للبشر. تاوان پرسیارەکرێ لە ئەهلی دۆزەخ ما سەلەکەکم فی سەقەر، بۆچی چوونە ناو سەقەرەوە؟ سەقەر پەنا بخوا یەکێکە لە جەهەنمە سەختەکان، ناوی سەقەرە. ئەهلی بەهەشت بە ئەهلی دۆزەخ ئەڵێن، نوێژ خوێنەکان بە نوێژ نەکەرەکان دەڵێن بۆ چوونە دۆزەخەوە؟ دەڵێن ئێمە لە دنیادا نوێژمان نەکرد. قالوا لم نكن من المصلين. ئێمە نوێژمان نەکرد، خوا خستمانێ سەقەرەوە. دەی ئەمڕۆ بڕیار بدە. ئەوەی کە نوێژ خوێنە لە بەهەشتایە و خوا ڕێزی لێ ئەگرێ. ئەوەشی کە نوێژ خوێن نەبووە لە دنیادا و لەسەر ئەو نوێژنەکەریە مردووە،
لە سقر دايا بلام سقرش خوا فرميتو چوزاني سقر چيا پنا بخوا لا تبقي ولا تذر لواحة البشر گۆشت ئێسقان دەتاوێنێتەوە کاتێککە ئەو ئینسانە خوا گرفێمە لواحة البشر چیەکە ئەو گۆشتە ئەو پێستە ئینسان دەسووتێنێ پنا بەخوای گەورە تەواو ئاگادار بە ئەو پێستە دەسووتێ لە ناو جەهەنەما بە بەردەوامی ئەگەر نوێژت نەکردی بێ و بەردەوام نەبوو بێتی لەسەری کەواتە هەڵی بژێرە دەتەوێت خوا ڕێز لێ بگری یا لە سەقەر دابی ئەمڕۆ دەبێ بڕیاری خۆت بدەیت ئەو کەسانی کە لە دنیادا داوێن پاکن زینا ناکەن ئەو کەسانە خوا ڕێزێکی تایبەتیان لێ دەگرێت لە ژێر سێبەرێکی خۆش و فێنکدان چونکە لە دنیادا بڕیایان داوە زینا نەکەن چونکە زینا صیفەتی ئەهلی بەهەشت نییە ئەوانەی کە کردویانە با تۆبە بکەن و بگەڕێنەوە بەلای خوا پێشەوەی بمرن جا ئەهلی داوێن پاک کەسانی داوێن پاک لە ژێر سێبەری عەرشی خوای گەورەدان یەکێک لەوانە وەڕەجل دعته امرأة ذات منصب وجمال فقال إني أخاف الله پیاوێک یا ئافرەتێک بە هەمان شێوە لە دنیادا بەرامبەری خۆی بان کردو بۆ زینا ئافرەتێکی جوان دەوڵەمەند پارەدار ئەڵێ وەرە لەگەڵما زینا بکە ئەوش دەڵێ من لە خوا دەترسم یاخود پیاوێک بە ئافرەتێک دەڵێ ئافرەتەکە دەڵێ من لە خوا دەترسم زینا ناکەم پاداشتەکەی ئەوەی لە ڕۆژی قیامەتە لە ژێر سێبەری عەرشی خوای گەورەدایە چونکە ئەم کەسە حەزی لێ نەفسی بە زەبەر خاتری خوا نایکە پاداشتی بەهەشت و ژێر سێبەری عەرشی خوایە چونکە یەکێک لە صیفەتەکانی ئەهلی بەهەشت ئەوانن والذین هم على صلواتهم حافظون و باسێکات بەڵام یەکێک لەوانە والذین هم لفروجهم حافظون ئەو کەسانن داوێن پاکن داوێنی خۆیان بە پاکی ڕادەگرن زینا ناکەن ئەوە صیفەتی ئەهلی بەهەشتە بەڵام ئەو کەسانەی بە پێچەوانەوە خەریکی زیناکردن و تۆبەش ناکەن ئەوانە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە ناو قەبردا پێش قیامەت لە ناو تەنورێکدان هەمووی ئاگرە ئەم ئاگرە پەنا بەخوا چەند جار باسمان کرد و گوێتان لێ بووە چەندها مامۆستا باسی کردووە کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە ژێرەوە ئاگریان لێ ئەدرێ بەرز ئەبنەوە هەتا لێواری تەنورەکە وەکو تەنورێک وایە بەس زۆر گەورێ مەگە خوا بزانە چەندە گەورەیە ئەم کەسانە کە ژن و پیاوی زیناکەرن لە ناو قەبردا هەتا ڕۆژی قیامەت بەم شێوە عەزاب ئەدرێن ئەم ئاگرە لە ژێرەوە بەرزیان دەکاتەوە هەتا لێواری تەنورەکە دووبارە دێنە خوارەوە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەموویان قیژە و هاوار و گریانە کەسیش لیان تێناگا چونکە هەموویە قیژێنە لە تاو ئازاری خۆی پەنا بەخوای گەورە بەردەوام ئاگر بەرزت کاتەوە و نزمت کاتەوە ئاگر تۆ هەڵبنێ تۆ بەرز کاتەوە بێت چی ئاگرێک بێ پەنا بەخوای گەورە جا بۆیە ئەمڕۆ بڕیار بدە حەز لە بەهەشتە یا حەز لە دۆزەخە لە ژێر سێبەری عەرشی خوا پێت خۆشە بژیت یا خۆ لە دوای مردن بڕۆیتە ناو تەنورێکی پڕ لە ئاگرەوە ئەوە باسی جەهەنم مەکە کە ڕۆژی قیامەتە لە جەهەنەما چی عەزابێک دەدرێی بۆیە زینات کردو تۆبە بکە زینات نەکردو خۆت لە زینا بپارێزە ئەوە پاداشتی داوێن پاکیە ئەویش پاداشتی زیناکردن داوێن پیسیە ئەهلی بەهەشت دەموچاویان سپی و جوانە دەموچاویان ئەدرەوشێتەوە دەم بەپەیکەنینن دەم بە زەردەخەنن خوای گەورە دەفەرمێ کۆمەڵە دەموچاوێکەیە وجوه یەومەئیذ ناضرە دەموچاویان ڕووناکە جوانە درەوشاوەیە گەشە بۆیە لە دنیادا چیان کردووە چونکە لە دنیادا خواناز بوون یەومە تەبیەض وجوه دەموچاوێک هەیە زۆر جوانن سپین ضاحکة مستبشرة پێدەکەنن دەموچاویان مزگەنی خۆشی پێیە ئەمە دەموچاوی ئەهلی بەهەشتە ئەی ئەهلی دۆزەخ خوای گەورە دەفەرمێ كأنما أغشيت وجوههم قطعا من الليل مظلمة پەنا بەخوا دەموچاویان وەکو شەوێکی تاریک وایە پارچە شەوێکی تاریک شەوێک زۆر زۆر تاریک بێ لە دەشتێکی چۆڵابی هیچ ڕووناکی و ڕۆشناییەک نەبێ هەورێکی ڕەش بە ئاسمانەوە بێ نە ئەستێرە دیار بێ نە مانگ
نە هیچ ڕۆشنایی و گڵۆپێک و ڕۆشناییەک هەبێ ئەو شەوە چۆنە دەموچاوی ئەهلی دۆزەخ وایە. چونکە لە دنیادا بە قسەی خوا پێغەمبەری خوایان نەکرد صلی الله علیه وسلم، لە قیامەت خوا ڕوویان ڕەشەکە. پێت خۆشە دەموچاوت ڕەش بێ یا دەموچاوت سپی و جوان بێ، ئەمڕۆ دەبێ بڕیار بدەیت. ئەهلی بەهەشت بەکردەوەی ئەهلی بەهەشت خۆیان ماندوو دەکەن، ئەهلی دۆزەخیش بەکردەوەی ئەهلی دۆزەخ سەرنجامەکەشی ڕووسپێتی و ڕووڕەشیە. ئەوە ژیانی قیامەتە. ئەهلی بەهەشت خوای گەورە بە ئەهلی بەهەشتمان قبوڵ کە جل لەبەر دەکەن، بەڵام پۆشاکەکانیان لە حەریر و ئاوریشمە. يلبسون من سندس واستبرق، پۆشاکی تەنکەیە و هەشە ئەستورە. ها لە دنیادا خۆمان جلەکانمان هەنە جلمانێت تەنکترە، هەنە جلمانێت ئەستورترە. حەریریش ئەستوری هەیە و تەنکی هەیە. ئەهلی بەهەشت خوای گەورە لەو کەسانەمان بگێڕێ یا ڕەبی، لەبەری دەکەن ئاورێشم، جلی حەریری ئەسڵی بەهەشت. چکە ئێمە ئاورێشممان نەبینی، مەگەر لە فەیسبوک لە تەلەڤیزۆن نبینی بێتمان. ئەوەی کە پێڵەن حەریری چی حەریر نییە، حەریری ئەسڵی مەگە بەرچاومان کەوت بێت، چکە زۆر گرانە بە ئێمە ناکڕێ و حرامیشە بۆ پیاو لەبەری کا، بۆ پیاوی ئێمە موسڵمان. بەڵام لە بەهەشتا ئەهلی بەهەشت جلی حەریر و ئاورێشم لەبەر دەکەن. ئەی ئەهلی دۆزەخ چی لەبەر دەکەن؟ خوای گەورە دەفەرمێ قطعت لهم ثياب من نار، دەفەرمێ لە ئاگر خوا جلیان بۆ دەبڕێ. چۆن جلێک دەبڕی؟ قوماشێک لە قوماش دەیبڕی، خەیاتێک کەسێک دەیبڕێ. ئەهلی دۆزەخیش جلیان لەبەر دەکرێ، بەڵام جلەکە هەمووی ئاگرە، بەس ئاگر. خوای گەورە دەفەرمێ سەرابیلهم من قەطیران، کراسەکانیان لە قەطیرانە. قەطیران دوو معنای هەیە، یەکێ لەوانە معنای قەطیران مادەیەکی ڕەشە. ئەم مادە ڕەشە سبحان الله زۆر گەرمە، کە ئەڕواتە سەر پێست زۆر گەرمە، زوو ئاگر دەگرێ، بۆنیشی زۆر زۆر ناخۆشە، ڕەشە، بۆنی ناخۆشە، زوو ئاگر دەگرێت، وەک بنزین وایە. جلەکانیان ئاگرە، یاخود لە قەطیرانە. ئەو قەطیرانە هەر ئاگر نزیکی بکەوێت یەکسەر گردەگرێ پەنا بەخوای گەورە، بۆنێکی زۆر پیس و ناخۆشیشی هەیە. یاخود لە مسی تواوە خوای گەورە جل دەکاتە بەریانە. ئەمە ڕێز و حرمەتی ئەهلی دۆزەخە، هیچ ڕێز و حرمەتێکیان ناگیرێ. ئەی ئەهلی بەهەشت حەریر و ئاورێشمیان لەبەردایە، کەواتە ئەگەر پێت خۆشە لە قیامەت بە ڕێزبی، ڕێزت لێ بگیرێ لە دنیادا لە ژێر فەرمانی خوا پێغەمبەری خوادا بە صلی الله علیه وسلم، بۆ ئەوەی جلی ئاورێشمت لەبەردابێت لە بەهەشتدا، نەک پەنا بخوا جلی ئاگرین و جلی قەطیرانت لەبەرابێت. کراسێکت لەبەرابێت کە بتسووتێنێ، دژە چۆن دەڵی هەر یەکسەر ئاگر پێ بگا، بۆک بنزین یەکسەر ئاگر بگرێت. کەواتە ئەمڕۆ هەڵی بژێرە، ژیانی باشت دەوێ یا ژیانی خراپ، ڕێزت دەوێ یا سوکایەتیت پێ بکرێت ناو جەهەنەما، بە هەموو جۆرێک زەلیل بکرێ و داماو بکرێ. ئەمڕۆ هەڵی بژێرە، ئەوەی بە قسەی خوا نەکا، خوا لە قیامەت زەلیلی دەکات، سەرشۆڕی دەکات. یا ڕەبی خوایە بە ئەهلی بەهەشتمان قبول کەی، لە ئەهلی دۆزەخ بە دوورمان کە یا ڕەب العالەمین. خۆشەویستان، ئەهلی بەهەشت خوای گەورە بە ئەهلی بەهەشتمان قبول کات. لەناو کۆشک و تەلارەکانی خۆیاندان، لەناو باخ و بێستانەکانی خۆیاندان، لەناو ڕووبارەکان و کانیاوەکانی خۆیاندان. لە قورئان و حەدیثا باس کراوە بەحر هەیە، ڕووبار هەیە. بە بەحر ناوی هاتووە، بە نەهریش ناوی هاتووە، واتە ڕووبار لەگەڵ دەریا. دەریا و ڕووبار هەیە، هەر هەمووی بەس هەنگوینە لەناو بەهەشتا دەڕوات. بە ڕووبار بە بەحر دەڕوات، هەمووی هەنگوینە، بەڵام خوای گەورە دەفەرمێ هەنگوینێکی پاڵەفتە کراو. لە بەهەشتا ڕووبار و دەریا هەیە، بەس عارەقە، بەڵام خوای گەورە دەفەرمێ عارەقێکی خۆش و بە لەزەت، نەکۆکو عارەقی دنیا تاڵ و ناخۆش بێ، شێتت کا و سەرخۆشت کا. لە بەهەشتا ڕووبار و دەریا هەیە، بەس شیرە، بەڵام شیرێکە تێک ناچێ، بۆگەن ناکە، وەکو شیری دنیا. لە بەهەشتا ڕووبار و بەحر هەیە، دەریا هەیە، بەس تەنها ئاوێکی پاکە و قەوزە ناگرێ و بۆگەن نابێ. ئەمە بۆ ئەهلی بەهەشت دانراوە. کۆمەڵە کانیا و
لقرآن وحديث باس كراوە هەرێکی ناوێکی هەیە. ئەهلی بەهەشت لەو ڕووبارانە و لەو کانیاوانە ئاو دەخۆنەوە، ئاوێکی خۆش و سازگار. بەڵام ئەهلی دۆزەخ چی دەخۆنەوە؟ خوای گەورە دەفەرمێ وەیوسقا من ماء صەدید. سەیری ئەم بەراوردەکە هەنگوین، شیر، ئاو، عارەقی خۆش و بەتام لەکوێ؟ ئەمەش لەکوێ؟ کاتێک کە تینویان دەبێت لە تیونا چی دەخۆن؟ چیان دەرخواردەدرێ؟ من ماء صەدید. صەدید واتە کێم و جەراحەت و زووخاو. کاتێک کە ئەهلی دۆزەخە ئینسانێک دەسووتێ پەنا بەخوا، ئەگەر زۆر بسووتێ دەبینیت لە خوار وەکو ڕۆن دێتە خوارەوە، لاشەی دەتوێتەوە، پێستەکەی دەتوێت وەکو ڕۆن دێتە خوارەوە. ئەهلی دۆزەخ چی دەخۆن؟ کێم و جەراحەتی لاشەی دۆزەخەکان پێیان دەرخواردەدرێ و دەیخۆن. وسقوا ماء حميما فقطع أمعاءهم. خوای گەورە دەفەرمێ ئاوی گەرمیان پێ ئەدرێ، کاتێک کە دەیخۆن ڕیخۆڵەکانیان پارچە پارچە دەکات، ئەوەندە گەرمە. چونکە خوای گەورە دەفەرمێ تسقى من عين آنية. ئانیە واتە ئاوێکە لە کوڵ چۆتەوە، ئەوەندە گەرمە، ناچاریشن بیخۆن. ئەهلی بەهەشت ئاوا خوا ڕێزیان لێ دەگرێ، بۆ خۆیان هەنگین و شیر و ئاوی جوان و عارەقی خۆش دەخۆنەوە. ئەهلی دۆزەخیش کێم و جەراحەت و زووخاو دەخۆنەوە. کەواتە هەڵی بژێرە کام ئاوت پێخۆشە، ئاوی خۆش و سازگار، بەحر و ڕووباری هەنگین و عارەقت پێخۆشە، شیرت پێخۆشە، یاخود پەنا بەخوا کێم و جەراحەت و زووخاو و ئاوی زۆر زۆر گەرم. ئەمڕۆ لە دنیادا هەڵی بژێرە خۆت یەکلاکەرەوە، بۆ خوا خۆت یەکلاکەرەوە. مەڵێ خوا لە من خۆش دەبێ و من بەڕامبەر من بەڕەحمە. خۆ دەبێ ڕەحم بە خۆت بکەی. من لا يرحم لا يرحم. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەوەی ڕەحم بە خەڵکی نەکە خوش ڕەحمی پێ ناکە. تۆ ڕەحم بە نەفسی خۆت ناکەی، نەک خەڵکیش. کەواتە ئەمڕۆ هەڵی بژێرە کام خواردنەوەیت دەوێ. ئەهلی بەهەشت، خوای گەورە بە ئەهلی بەهەشتمان قبوڵ کە چیان پێ دەدرێ؟ خوای گەورە دەفەرمێ وەئەمدەدناهم بفاکهة ولحم مما يشتهون ولحم طير مما يشتهون. هەرچی جۆرە خواردنێک، میوەیەک، گۆشتێک، گۆشتی تەیر باڵندە پەلەوەر. تەمان گۆشتی باڵندە ئێمە بەکەمی دەسمانەکەوێ. باڵندە گۆشتی تایبەتە. تۆ بڕۆ چۆلەکەی بخۆ، سوێسکەی بخۆ، شتێ بخۆ، کەوێ بخۆ، تامێ تایبەتی خۆی هەیە. بەڵام ئێمە هەموو کات دەستمان ناکەوێ، مەگە کەسێک ڕاوچی بێ دەستی کەوێ، نا لەوانەیە خەڵکی تر بە چەندەها ساڵ نەیخوا. بەڵام لە بەهەشتا گۆشتی باڵندەکان پەلەوەرەکان دەخۆی ئەوەی کە حەزت لێتی. وەکو دنیا نییە، وڵا کاکە هاوین قەدەغێ نابێ قاز و قەل بخۆی، ئەو شتانە نییە. لە بەهەشتا ئەوە نییە، هەموو شتێک پاک و خاوێن و بۆنی ساردی و ناخۆشی لێ نایە. ئەهلی بەهەشت هەر جۆرە میوەیەک بیانەوێت دەیخۆن. یعنی بیهێنە بەرچاوی خۆت تۆ لە بەهەشتێکای کۆشک و تەلارەکانت هەمووی ئاڵتوونە. ئەم جا دارت هەیە، پێغەمبەری خوا باسی کردووە صلی الله عليه وسلم، یەک دارێک لە بناو باخەکەی تۆدایە کە خوا ئەزانێت چەندەها ملیۆن دۆنمە بێت. ئەم دارە یەک دارێکە لە بەهەشتا 70 جۆر میوەی گرتووە. 70 جۆر. تۆ دارێک تێ بە 4-5 جۆر میوە بگرێ، لەوانەیە خەڵک بێنی بۆ سەیریکە. 70 جۆر میوەی گرتووە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ڕەنگ و تامیان لە یەک ناچێت. ئەم 70 میوەیە هەرێکی تامێک و ڕەنگێکی هەیە، هەرێکی شێوەیەک و قەبارێکی هەیە. ئەمە ئەهلی بەهەشتە، ئەمە خواردنی ئەهلی بەهەشتە. میوە هەر جۆرە میوەیە حەز لێی بێ، هەر جۆرە گۆشت و پەلەوەرێک کە ئیمامی ئەبوو دەردا باسێکە ڕەزای خوارێ بێت لە ئەسەرێکی صەحیح هاتووە، ئەفەرمێ حەزت لە هەر باڵندەیەک بێ، ئاوا دەیبینی لە ئاسمان لەبان دارەکان دەیبینی، هەر حەزت لێی بە یەکسەر بە برژاوی بە کوڵاوی تێ بەردەمت، چۆن حەزت لێ بێ لە بەردەم تا حەزرە بێ. خوایگان ئەو باڵندە حەزەکەم بیخۆم، یەکسەر لە بەردەمتایە. ئەوە ڕێزی خوایە بۆ ئەهلی بەهەشت. قوتوفها دانیە. دەفەرمێ دارەکانی بەهەشت لقەکانی نزمە، شۆڕ بۆتەوە. زانی بۆچی؟ زانان دەفەرمون لەبەرەوەی ئەهلی بەهەشت یەکسەر بە ئاسانی دەستی بۆ بەرێ. ئەوە ڕێزی خوایە بۆ کەسێک کە ئەهلی بەهەشت بێ، بۆ کەسانی کە لە دنیادا خۆیان ماندوو کردو. ئەهلی بەهەشت ئەوە نییە مام حاجەڵێ من بەهەشتیم. ئەهلی بەهەشت ئەوەیە کە خوا بڕیاری لەسەر بدا کە تۆ بەهەشتیت. ئەمە خواردنی ئەهلی بەهەشت. بەڵام ئەهلی دۆزەخ خواردنیان چییە؟ خوای گەورە دەفەرمێ لەیسە لەهم طەعام إلا من ضەریع.
خواردنیان نییە ئیلا ضەریع نەبێ کە دڕکی حوشتر خواری پێڵێن دڕکێکە کە باس کراوە کە ئەی خۆی نە لە قورگت دەچێتە خوارەوە نە لە قورگیشت دەرەچێت گیر ئەخوا دڕک لەکوێ و میوە لەکوێ دڕک لەکوێ و گۆشتی باڵندە لەکوێ دەی خوای گەورە دەفەرمێ فإنهم لآكلون منها فمالئون منها البطون ئاهلی دۆزەخ لە زەقوم دەخۆن زەقوم چییە دارێکی زۆر تاڵە پێغەمبەری خوا فەرموویە صلی الله عليه وسلم ئەگەر یەک تکێ یەک قەترە لە داری زەقوم بێتە سەر دنیا هەموو دنیا فەسادەکە هەموو دنیا تێکەدا هەموو بەحرەکانی دنیا تێکەدا ئەبێ حاڵی کەسێک چۆن بێ کە داری زەقوم بەرووبوومی داری زەقوم بخوات خواردنی ئاهلی دۆزەخ زەقومە دڕکە چڵکا و زووخاوە کامیان هەڵدەبژێری بۆ خۆت هەڵی بژێرە ئەمڕۆ بڕیار بدە و خۆت یەکلاکەرەوە بۆ خوای گەورە ئاهلی بەهەشت خوای گەورە بە ئاهلی بەهەشتمان قبول کە خوای گەورە دەفەرمێ متكئين على فرش بطائنها من استبرق ئاهلی بەهەشت لە قورئانشا سبحان الله کە باسی ئاهلی بەهەشتەکە هەر ئەفەرمێ متكئين پاڵیان داوەتەوە پاڵ کەوتونە باس دانیشتن ناکە چونکە پاڵکەوتن لە دانیشتن خۆشترە ئیسراحەترە قاش درێژەکەی ئیسراحەتری خوای گەورە دەفەرمێ ئەوان پاڵ کەوتونە لەسەر کۆمەڵە فەرشێک ئەزانێ فەرشە چۆنە سەرەوەی باس نەکراوە سەری فەرشەکە بەس بنی فەرشەکە کە لای خۆمان گونەیە و شتی احتیادیە لای خۆمان گرنگی بە بنەوە نادرێ زۆر بنەکەی زۆر گرنگی پێ نادرێ بەس سەرەوە گرنگە خوای گەورە دەفەرمێ بەطائینها من ئیستەبرق ژێر فەرشەکان لە حەریری ئەسڵی جا ئیمامی عەبدوڵڵای کوڕی مەسعود دەفەرمێ ڕەزای خوا لێبێ باسی ژێر فەرشەکانتان بۆ کراوە کە حەریرە ئەبێ سەرەوەی چی بێ ئەبێ سەرەوەی لە چی دروست کرا مەگەر خوا بزانێت چییە ئەمە ئەهلی بەهەشت لەسەر فەرشێک دائنیشتن ژێرەوەی حەریرە سەرەوەشی باس نەکراوە کەواتە زۆر مهمتریشە بەڵام ئەهلی دۆزەخ لە چی دادەنیشن خوای گەورە دەفەرمێ لهم من فوقهم ظلل من النار ومن تحتهم ظلل لە ژێر و لەسەرەوە ئاگریان بۆ ڕاخراوە فەرشی ژێرەوە ئاگرە فەرشی سەرەوەش لەسەری خۆشتەوە ئاگر ئەتسووتێنێ هەڵتەقرچێنێ ئەتبرژێنێ سەیری ئەم ڕێزەی خواکە لە ئەهلی بەهەشت سەیری ئەو سزایی خۆش بکە بۆ ئەهلی دۆزەخ بۆیە ئەمڕۆ بڕیاری خۆت بدە داوێن پاک بە ڕوو لە خوا بە نوێژ بکە عیبادەتی خوا بکە بۆی لەم سزایانە بپارێزری ئەو نیعمەتانیش خوا شمولی تۆ بکا کە لە ئەهلی بەهەشتا پیان دراوە کەواتە فەرشی ئەوان ئاگرە ئەهلی دۆزەخ فەرشەکانیان ئاگرە سەرەوەشیان ئاگرە هەتا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کاتێک کە ئینسان پەنا بەخوا لە ناو گۆڕدا جوابی مەلایکەی نەدایە خوا گەورە دەفەرمێ فەرشی ئاگری بۆ ڕاخەن فەرشی ئاگر ئەوە کەش کە جوابی مەلایکەی داوە خوا لەو کەسانەمان قبول کە یا ڕەبی خوا گەورە دەفەرمێ فەرشی بەهەشتی بۆ ڕاخەن کەواتە پەنا بەخوا ئەوەی کە لە دنیادا خواناس نەبوو بێ لە ناو قەبردا فەرشی ئاگرە لە جەهەنەمیشا فەرشەکەی هەر ئاگرە ئەوەشی ئەهلی بەهەشت بێ فەرشەکەی لە حەریر مهمترە چونکە ژێرەوەی حەریرە سەرەوەی مەگەر خوا بزانێت چییە ئەهلی بەهەشت یەکێ لە نیعمەتە خۆشەکانی بەهەشت چییە ڕق و کینەیتیان نییە حەسادەت نییە لە دنیادا دوو عەلاقەت پێ بێ سیارەکە بەریتە ژوورەوە جا دایگری جاری وە هەیە بەڵام لە بەهەشتا ئەو شتانە نییە ناوێری شتێکی جوان بکڕی بە پارەی خۆت بە ڕەنجی خۆت بە ماندووبوونی خۆت کڕیوتە 15 ساڵ 30 ساڵە ئیشەکە داماوە یعنی پێی ڕانابین خاوەنی خانووە سیارێ جوان بێ کاکە تۆ قچێ بەسەریەوە بەڵام بەهەشت وانییە خوای گەورە دەفەرمێ وەنەزەعنا ما فی صدورهم من غل ئەوەی ڕق و کینە و حەسادەت بێ غیرە بێ لە ئەهلی بەهەشتان نییە یەک کەسێک حەسادەت بە کەسێکی بەرامبەری خۆی نابە ئەگەر 1000 پلەل و بەرسر بێت بەڵام لە دنیادا وان نییە کەواتە ئەوەیەکێ لە خۆشیەکانی بەهەشتا ڕق و کینە نیە چونکە ڕق و کینە و حەسادەت مرۆڤ لە ناو دەبە مرۆڤی حەسوود بەردەوام خەمبارە بەردەوام بێتاقەتە بەس بیدە خەڵکەکاتەوە بەڵام ئەهلی بەهەشت ئەوەیان تیا نییە خوای گەورە بە ئەهلی بەهەشتمان قبوڵ کە خوای گەورە دەفەرمێ ڕق و کینە و حەسادەتمان لە دڵیان دەرهێناوە
بە هەموو جۆرێک دەرکراوە تەواو. بەڵام ئەهلی دۆزەخوا نییە. خوا گەورە دەفەرمێ كلما دخلت أمة لعنت أختها. هەر کاتێک کە کۆمەڵی دەڕاتە دۆزەخەوە لعنەت لەو کانی تر دەکەن. دەسەڵاتدارەکان بە شوێنکەوتەکان دەڵێن لە قورئانە باس کراوە لعنەتان لێبێ. شوێنکەوتەکانیان بە دەسەڵاتدارەکان دەڵێن لعنەتی خواتان لێبێ. دەسەڵاتدارەکان قسە بە بێدەسەڵاتەکان دەکەن، بێدەسەڵاتەکان دەڵێن خوایان نەفرەتیان لێ بکەن. لە دنیادا ئەمانە بوونە هۆکاری دوورخستنەوەی ئێمە لە ڕێگای خوا. بڕۆ لە قورئانە چەندها مناقەشە باس کراوە لە بین دەسەڵاتدارەکان و شوێنکەوتۆکانیان، لە بین ئەو کەسانەی کە لە دنیادا خەڵکیان لە ڕێگای خوا دوورخستەوە لعنەت لە یەکتری دەکەن، دەڵێن خوایە گیان چەند قات عەذابیان بدە. لا مرحبا بكم لا مرحبا بكم، دەڵێن قەت مەرحەباتان لێ نەبێ، خوا نەفرەتان لێ بکە کە ئێمەتان گەیانە ئەم ڕۆژە. خوا هەر کەسەی ئێمەی گەیانە ئەم ڕۆژە چەند قات عەذابی بدە. هاسەی کە هەمووی ڕق و کینە و حەسادەت و سوکایەتیە بە یەکتری ئەهلی دۆزەخ. بەڵام ئەهلی بەهەشت پێغەمبەری خوا دەفەرمێ زازم لا اختلاف بینهم ولا تباغض، نە خلافیان هەیە نە ڕق و کینەش. آخر خاڵ ئەهلی بەهەشت، خوای گەورە بە ئەهلی بەهەشتمان قبوڵ کە لەگەڵ حۆرەکان و خێزانەکانی خۆیاندا لە بەهەشتان، بۆ خۆیان لەگەڵ جوانترین و شۆخ و شەنگترین ئافرەتدان، لەگەڵ باشترین و دڵسۆزترین ئافرەتا دەژین کە ئەو ئافرەتانە سەریان نائێشێنن، خەفەتیان نادەنێ، وەکو ئافرەتی دنیا نییە. ئەوەی خەفەت بێ، ئەوەی کێشە بێ، ئەوەی مشکیلە بێ، قەت لەو ئافرەتانە نایبینی، بەس تەنها خۆشەویستیان لێبینی، خۆشەویستی ڕاستەقینە. ئەوە حۆرەکانی بەهەشتە. جوانیەکەیان بێوێنەیە، وێنەی نییە لە دنیادا. هیچ کەسێک ناتوانێت وەصفی حۆرەکانی بەهەشت بکات مەگەر خوای گەورە کە باسیانی کرۆ. ئێمە تێدە بەرچاومان، بەڵام ناتوانین بڵین ئاو هایە. ئەمە ئەهلی بەهەشتە بۆ خۆیان لەگەڵ خێزانەکانی خۆیاندا دەخۆن و دەخەون بێ کێشە و بێ مشکیلە، ژیانێکی خۆش دوور لە کێشە و مشکیلە. بەڵام ئەهلی دۆزەخ پەنا بخوا لەگەڵ کێدا دەژین؟ لەگەڵ ئاگرا دەژین، لەگەڵ مار و دووپشکا دەژین، لەگەڵ خواردنی دڕک و داڵ و لەگەڵ خواردنی زەقنەموت و زەقوما دەژین. بۆیە ئەمڕۆ بڕیاری خۆت بدە، زڵم مەکە لە نەفسی خۆت، ژیانی دنیا و قیامەتی خۆت تاریک مەکە لەبەر خاتری ئەم ژیانە کە هیچ قیمەتێکی نییە. لە کۆتاییدا دەڵێم ئەگە سەیری سوورەتی مؤمنون بکەی، خوای گەورە باسی دروستبوونی مرۆڤ دەکات، مرۆڤ چۆن دروست بووە. کە خوای گەورە باسی دروستکردنی مرۆڤی کرد، باسی ژیانی مرۆڤ ناکا. دەفەرمێ ثم ئینەکم بعد ذلك لەمەیتون. یەکسەر دوای دروستبوونی مرۆڤ باسی چی دەکا؟ باسی مردن دەکا، باسی ژیانی مرۆڤ ناکا. کەواتە ئەم ژیانە هیچ قیمەتێکی نییە. دروستە بی ئەمریت، کەواتە ئاگادار بە ژیان قیمەتی نییە. ئەم دوو ڕێگایە کە بە کورتی هەندێک خاڵم باس کردو من. بۆیە ئەمڕۆ بڕیاری خۆت بدە، بەهەشت دەوێ یا دۆزەخ؟ بەهەشت دەوێ دەبێ عیبادەتی خوا بکەی حتا مردن، دۆزەخت دەوێ پەنا بخوا خراپە و تاوان بکە تا مردن. جا بزانە کێ دەیدۆڕێنێ؟ اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا شفاي نخوش كان من بدي بتايبتي أواني دعوي دعاء خير يعني كدوا خوايا أواني نخوش شفاي بدي أواني كيشو مشكلة خوايا بويان حلقي بويان آسان كي يا ربي خوايا هي مني وآرامي ولات من بباريزي خوايا مسلمانان من لها مش وين يقول غزة بباريزي يا ربي خوايا أويك أو مهم وجنو من عليك وشت يا ربي خوايا دسيان بشكيني جولك هاو بيمان كان يا رب العالمين خوايا لنا ينبري يا رب العالمين خوايا قدرته دصلاته معجزي خوت مان بيشان بدي برامر بجولكو بيدينا كان يا رب العالمين خوايا مسلمان بباريزي كش داوا كان بالشهيد قبولك يا رب العالمين خوايا آخر مان بخير بيري الشر بلاو مشكلة لولاتك من بدوركي آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.